گرتەیەک لە نیشتیمان دیارە بۆ یەکەم جارە کارێک لەم شێوەیە لە نێوان اتحادی مسەوڕینی عێراق و کۆمەڵەی وێنەگرانی کوردستان لقی سلێمانی ئەنجام بدرێت. ئەوەی لێرە هەیە ئەمڕۆ 135 تابلۆ نمایش ئەکرێت، زیاتر لە 20 فۆتۆگرافەری عێراقی بەڕەگەز عەرەب بەشدارن و ئەوانەی تریان هەرێمی کوردستانن. خۆشبەختانە لێرە ئەمڕۆ ڕۆژی گیانی پەنابەرانە، کۆمەڵێک فۆتۆگرافەری ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستانیش لێرە بەشدارن و جگەل لە فۆتۆگرافەرە بیانیەکان کە لێرن. ئێمە بۆکو مام هەوڵمانداوە لێرەوە ئاشتەوایەک دروستکەینەوە لەژێر دروشمەکانی خۆمان ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان. لێرە هەم لەم پێشانگایە هەم ئاشتی هەیە و هەم پێکەوە ژیان هەیە و لێرە دووپاتەکەینەوە کە لێرە پێکەوە ژیان دەست پێکات لە نێو فۆتۆگرافەرەکان و لە نێو هونەری فۆتۆگرافی هەوڵەدەین ئەم ئاشتەوایە دروستکەینەوە دووبارە. ئەوانەی کە لێرە هەیە زیاتر لەسەر ئازار و نەهامەتی عێراقیەکان و کۆمەڵێک کاری ئارتی تەیە کە کۆمەڵە کاری ڕۆژنامەوانی تەیە بەتایبەت لەسەر پەتای کۆرۆنا و ئەوانە و کۆمەڵێک کاری فۆتۆگرافەرە دێرینەکانی عێراق و کوردستانی تێ.